لا سید صادق گەنجێک کۆمەڵکوژی خێزانەکەی کرد و دواتر خۆشی کوشت. درنگانی شەوی ڕابردوو پێنج ئەندامی خێزانێک لەلایەن کوڕەکەیان درانە بەر دەستپێژی گولە و کوژران دواتر بکوژ خۆشی دەکوژێت و بەرەبەیانی ئەمڕۆ لە گۆڕستانی گوندەکەیان بکوژ و کوژراوەکان لە تەنیشتێک نێژرا. بەپێی زانیاریەکان بکوژ ناوی بەشیر سالارە دوای 2 ساڵ بەسەردان لە وڵاتی بەریتانیاوە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و بەپێی گوتەی کەسوکاری بکوژ تووشی نەخۆشی دەرونی بووە. هەر ئەمە وای کردووە شەوی ڕابردوو بەهۆی دەمەقاڵەیەکی بچووک بە چەکی کلاشینکۆڤ دەستڕێژی گولە لە خێزانەکەی بکات و تەواوی ئەندامانی ئامادەبووی خێزانەکەی بکوژێت. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی لەسەر کۆمەڵکوژیەکە ڕایگەیاند ڕووداوەکە لە کێشەیەکی بەسیط و بچووک لە نێوان بکوژ و باوکی دروست بووە دواتر پەلی هاویشتووە بۆ کوشتنی تەواوی ئەندامانی دیکەی خێزانەکە. بەشیر سالار ناوی بکوژە و لە ماوەی ڕابردوودا چەندین ڤیدیۆی ئاینی و بابەتی دیکەی لە هەژماری فەیسبووکی خۆیدا بڵاو کردوتەوە. لە پۆستێکیدا نووسیوەتی نوێژ نەکردن تاوانی گەورەترە لە زینا و مەشروب خواردنەوە و قەتل کەچی دوێنێ خۆی بووە قاتیلی خۆی و 5 ئەندامی دیکەی خێزانەکەی. لە ڕووداوەکەدا سالار محەممەدی باو نیهایەت قادری دایک سیما سالاری تەمەن 20 ساڵ یارە سالاری تەمەن 8 ساڵ سەهند سالاری 14 ساڵ بەدەستی بەشیر سالار کوژران و دواتر بکوژ بە گولەیەک کۆتایی بە ژیانی خۆی هێنا.